سەرەتا سڵاو لە گەیلایانی ئازادی کوردستان وەک دەزانین دەوڵەتی تورکیای داگیرکەر هەوڵی داگیرکردنی ناوچەکانی کوردستان دەدات چی لە باشووری کوردستان بێت یان لە ڕۆژاوای کوردستان بێت بە بیانووی بوونی گەیلاکانی پەکەکە بەداخەوە کە حەزب و لایەنەکانی باشووری کوردستان بێدەنگن لە بەرامبەر ئەو هێرش داگیرکاریانە و یان هەنێکیان یارمەتی و پاڵپشتی خۆیان بۆ ئەو دەوڵەتە ڕاگەیاندووە کە تاکە هێز دژی داگیرکردنی دەوڵەتی تورک بوەستێتەوە کە گەریلاکانی پەکەکەیە سەرکەوتنی گەریلاکانی پەکە سەرکەوتنی هەر چوار پارچەی کوردستانە. من وەکو گەنجێک پاڵپشتی خۆم بۆ پەیامەکەی دووران کاڵکان ڕاگەێنم و هەروەها وەک دەزانین کە پەرلەمانی کوردستانش بێلایانی خۆی لەو هێرشەدا ڕاگەیاندووە چونکە کەوتژێت کاریگەری چەند هێز و لایەنێک و هیوادارم هەڵوێستی خۆی بنوێنێ بەرامبەر ئەو هێرشداگیرانە و پشتگیری لە گەریلایانی کوردستان بکات. لە درێژەی ئەو ئۆپراسیۆنانەی کەوا دەوڵەتی داگیرکەری تورکیا دەرهەق بە گەلی کورد ئەنجامی داوە ئەوە بوو فترەیەک پێش ئێستا بۆ گارە هێرشێکی بەرفراوانی کرد لەو هێرشەدا تێکشکە دوا بەدوای ئەوە دەوڵەتی داگیرکەری تورکیا خۆی کۆ کردەوە بە پیلانێکی تر و بە بەرنمەیەکی تر هێرشێکی بەرفراوانی تری ئەنجامدا. ئەو پەلامارەی کەوا دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سەر ئاواشین و زاپ ئەنجامی داوە تەنها ئامانجی ئەوە نییە یعنی پەکەکە بکاتە ئامانج تەنها ئامانجی گریلانیە بەڵکو ئامانجی داگیرکردنی باشوورە و ئەو ئەزمونەی کەوا ئێستا لە باشوورە هەیە ئامانجی داگیرکردنی کەرکووک و مووسڵ و هەولێر و سلێمانیە لە بەرامبەر ئەم هێرشەدا کە ئەوە ئامانجی تورکایە پەرلەمانی هەرێمی کوردستان بێدەنگە حزب و لایەنەکانی هەرێمی کوردستان بێدەنگن ئەمە جێگای شەرمە ئەمە جێگای قبولکردن نییە لەلایەن گەلەوە لە هەما کاتیشە گەلی ئێمەش لە باشوورە پێویستەکە ئیتر گوێر لە پەرلەمان نەگرن ئیتر گوێر لە ئەو حزب و لایەنانە نەگرن کەوا هاو ئاهەنگن لەگەڵ ئەو هێرشانەی کەوا دەوڵەتی داگیرکەری تورکیاییدا بۆیە پێویستە گەل خۆی بەرپەرچی ئەو هێرشانە بداتەوە گەل بێتە دەنگ لە بەرامبەر ئەو هێرش و پەلامارانەدا ئەوەی زەرمەند بێتایە ئەو ئەحزابانە نین بەڵکو گەل زەرمەند دەبێتایە گەلی کورد بەگشتی لە هەر چوار پارچەی کوردستان زەرمەند دەبێتایە بۆیە داوا لە گەلەکەین فشار بخەنە سەر ئەحزاب و لایەنەکان داوا لە گەلەکەین بێنە سەرجادە پشگیری لەو لە گەریلا بکەن لەبەرەوەی ئەو بەرگریەی کەوا ئێستا گریلێ ئەیکا بەرگری لە گەلە. وەکو گەنجێکی ئەم وڵاتە کە سەبارەت بە بردومانەکانی تورکیا بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەکانی بادینان ئێمە داوا لە سیاسەکان دەکەین کە ئەم بردومانانە قبول نەکەن و ئەمانە تەنها بۆ لایەنە سیاسی حزبیەکان نییە بۆ هەموو هەرێمی کوردستان و هەموو وڵاتەکەیە نابێ ئەم بردومانە بەردەوام بێت داواکارین لە هەرێمی کوردستان و بەرپرسەکان ئەم بردومانە ڕابگرن چیتر ئەمە دووبارە نەبێتەوە. پەرلەمان کەوتە دەژێر کاریگەری لایەنە حزبیەکان کە ناتوان شتێ بکەن تەنها بە پێی ڕێنمایی لایەنە حزبیەکانە جولیانەوە بۆی ئەم بردومانە بەردەوامە و ناتوان ڕێگری لێ بکرێت داواکەین ئەمانە دووبارە نەبێتەوە.